لەم ڕۆژانە کە هاوکێشەمنیەکانی ناوچەکە بە خێرایی دەگۆڕێن، ئێران ڕوبەڕووی کۆمەڵێک فشاری نوێ بووەتەوە لە پەیمانی بەرگری نوێی ئەمنی لە نێوان سعودیا و پاکستان و تورکیا تا دەگاتە زیادکردنی فشارەکانی واشنگتۆن لەسەر بەغدا بۆ کۆنتڕۆڵکردنی گروپە چەکدارەکانی سربەتاران. لەم هەلومەرجەدا فەرماندەی سوپای قۆدس سەفەری بەغدای کردو لە هەمان کاتیشدا تاران بانگێشتی پاڤڵ تاڵەبانی بەرپرس یەکێتی نیشتیمانی کوردستانی کردووە بۆ سەردانی ئێران. ئێران بە تەمای چییە؟ لە سەرم بابەتە لەگەڵ دکتۆر فەریدون ڕەحمانی پسپۆڕی کۆمەڵناسی و پرسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کەنەداوە قسە دەکەین. ئەم کاتت باش کاک دکتۆر، هەموو ئەگەر ئەم پێشاتانە بخەینە کەناری یەک، ئێوە چۆن دۆخەکە دەبینن؟ ئایا ئێران لە ناوچەکەدا ڕوبەڕووی هاوسەنگێکی نوێ بووەتەوە کە تارانی ناچار کردووە استراتیژی خۆی بگۆڕێت؟ ئێران تێگەیشتووە. سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو لایەک و سپاس بۆ داوەتەکەتان. کۆماری ئیسلامی تێگەیشتووە کە بەرەیەکی جەهانی بە نسبەت پێک هاتووە لە بواری فکریەوە کە کۆماری ئیسلامی ناوەندێکی تێکدەری ناوچەکە و دنیاە. یعنی ئەگەر بۆ ماوەی 47 ساڵ وڵاتان و سەرۆک کۆماران و بەرپرسانی سیاسی لە هەڵموت کۆڵن و کۆڵواڵدهایم تا ئۆباما و بایدن کە تو بیریان دەکردەوە کە دەبێ هەڵسوکەوتێکی ئارام و دیپلۆماتیکمان بێ لەگەل ئێران، ئەلعان تێگەیشتون کە ئێران بە شوێنی کۆنتڕۆڵی ناوچەکە و سەپاندنی هێزی خۆیە. ئەوەیە کە من پێم وایە تێگەیشتووە کە ئەو بیرروباوەڕی تقریبەن یەکگرتووە دروست بووە کە ئێران دەبێ دوو کار بکات، یا دەبێ بە گشتی لا بدرێت لە سەحنەی سیاسی و بەشداری سیاسی لە ناوچەکە، یا بە تەواوەتی کۆنتڕۆڵ بکرێ کە دەست لە دەست هێوەردان لە ناوچەکە و لە وڵاتانی دەرەوە و ناو دنیایی. کەواتە کاک دکتۆر بە دیاریکراوی ئەگەر هەر لەم چوارچێوەیەدا سەری دۆخەکە بکەین، پەیامی سەردانەکەی قاعانی بۆ بەغدا چییە بەڕای جەنابەت؟ ماندەوەیە قاعانی بۆ ماندنەوەی ڕژیمی کۆماری ئیسلامی یا بەلایەنکەم بە شێوازێکی گونجاو بە فکری خۆیان بمێننەوە سەردەسەڵات. هەموو هەڵسوکەوتەکەی ئەوەیە، چە بافڵ تاڵەبانی بڕوا بۆ کوردستان، چە تەوافقی لە ناوچەکە بکرێ، یا قاعانی بێت بۆ عێراق. بەڕاستی تەنیا ئەوەیە بتوانێ ئەو شێوازی کۆنتڕۆڵکردنی ئێران کەمێک ئارامتر بکاتەوە و هێمنانەتر بکاتەوە بۆ مانەوەی خۆیان، یا بەشێک لە دەسەڵاتیان لە ناوچەکە بمێنێتەوە کە من پێم وایە سەرکەوتوو نابێت. باشە کاک دکتۆر، ینی ئێران چی دەوێت بە دیاریکراوی بە تایبەتی لە پاڤڵ تاڵەبانی و یەکێتی نیشتیمانی؟ ینی دەمەوێت بزانم ئایا پرسی سەرەکی حزبەکانی ڕۆژهەڵات دەبن، یا وەکو دەیەوێت کەناڵێکی سیاسی متمانە پێکراو لە هەرێمی کوردستان پێک بێنێت؟ زیاتر من پێم وایە باسی لەسەر دوو چتە. یەک ئەوەیە کە ئاگای لەوە بووە کە کوردەکان هێرشێک یا بەرنمەیەکی تایبەتی نهێنیان دروست نەکرد بێت دژ بە کۆماری ئیسلامی، و ئەگەر بەڕێز بافڵ تاڵەبانی وەک نیرویەک یا دەسەڵاتدارێک لە ناوچەکە لە سلێمانیە بە تایبەت بتوانێت بەرپرسایەتی خۆی لە بەرابەر ئێران نیشان بدات و ئەوان هێرشێک یا کارێک یا ئەقدامێک نەکەن. لە بوارێکی دیکەیەوە دەوێ بیسەپێنێ بەسەر بافڵ تاڵەبانی و یەکێتی نیشتیمانی و بەگشتی حکوومەتی کوردستان و دەسەڵاتی سیاسی کوردی کە ئاگاتان نەخۆتان بێ زۆر نزیکی کۆماری ئیسلامی نەبن و نەکەونە داوی ئەو بە قەوڵی ئەوان داوی هاون پەیمانیەتی لەگەڵ ئەمریکا. ئێمە چاودێری ناوچەکە ئەەکەین، بەڵام پێم وایە ئەمانە هەموو بە کوردی خۆمان دەڵێن پەلەقاژەیەکی سیاسیە و کۆماری ئیسلامی خۆیی زۆر باش دەزانێت کە لە چەندین بوارەوە زۆر لە ڕووخاندایە، لە بواری ئابووری، لە بواری کۆمەڵایەتی دەسەڵات و دەسەڵاتی خۆی ئەو بەرەی مەقاومەکە 47 ساڵ دروستی کردووە لە فکری سودوری ئینقلابەوە تا ئەلعان. من پێم وایە کۆماری ئیسلامی خۆیی دەزانێ لە ڕۆژانی ئاخری نەدەسەڵاتی بەڵکو شێوازی هەڵسوکەوتی بە
بە هەمان شێوازە کە 47 ساڵ بەردەوام بووە نامێنێتەوە دەبێت گۆڕانێکی بناغەیی ببێت. باشە کاک دکتۆر با بگەڕێمەوە سەر بانگێشتەکەی پاڤڵ تاڵبانی. هەر بەڕاستی پرسیارەکە ئەوەیە پاڤڵ تاڵبانی من وەکو نوێنەری با بڵێم ناوچەی سلێمانی و ئەو هەرێمە مەبەستمە، ئایا ئەو ناوچەیە ئەو پۆتانسیێلەی هەیە کە با بڵێم کە ئەو کێشە و وەزنەی هەیە کە تاران بانگێشتی دەکا و ئەتوانێت ئەو مەترسیە بێ بۆ سەر ئێران کە نیگەرانە و بانگێشتی تارانی دەکات؟ بەڵێ بەڵێ 100% چون هەر هەیە ڕەشێکی لە کوردستانی ڕۆژهەڵات بکرێت یا لە باشوور لە منتەقەی ژێر دەسەڵات و کنترۆلی یەکێتی نیشتمانی بە سەرکردایەتی کاک بافڵە ئەوەیە کە 100% بافڵ تاڵبانی ڕۆڵێکی گەورەی لەو ناوچە دەبێت، هەم بۆ ئەوەیە کە ڕێگە بدات کە کوردەکان هێزەکەیان یەک بخەنەوە لە بەرابەری ئێران بەرەیەک دروست بکەن، بەرەیەکی نظامی یا سیاسی و هەروەها هێڕشێک بکرێتە سەر ئێران لەو ناوچە و لە هەموو سنوورەکانی ئێران یەکم سنوور ئەلعان سنووری خارک و بەندەرەکانە، دووەم سنوور سنووری کوردستانە بە تایبەت ئەگەر هێز پیادە بکرێت و ئەو دوو سنوورە، سێوم سنوور سنووری بەلوچستانە. ئەوەیە کە بافڵ تاڵبانی من پێم وایە ڕۆڵێکی گەورەی هەیە و ئێران زۆر مەترسیەکی گەورەی لەو بوارە هەیە، چون کوردەکان بە قوڵی خودی ئەمریکایەکان شەڕکەرێکی باشن، تەجروبەی پێشمەرگایەتی و شەڕی چریکی و شاخاویان هەیە، زۆر مەترسیان هەیە لەو منتەقە. بەڵێ دکتۆر فەرەیدون ڕەحمانی پسپۆڕی پرسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پاس بۆ ئامادەبوونت لەم گفتوگۆیەدا.